ئەمە داستانی لەدایکبوونی بزاوێکە، داستانێک لە نەبگوتراوەکانی شۆڕشێک، داستان و مێژووی کەسانێک کە جیهان وەک ئەوان کەمی بەخۆوە بینیوە، داستانی هێز و ئیرادە و قەڵایەک بۆ ئازادی نیشتیمان، داستانی قوربانیدان و کۆڵنەدانی پشت بە پشتی سەرکردەکانی بارزان و یاوەرانیان، شۆڕشگێڕانێکی بێهاوتا و ئازا کە بە خۆڕاگریان توانیان قەڵەمی مێژوو بۆ تۆماری شکستی یەک لە دوای یەکی دوژمنانی داگیرکەر بجوڵێنن. ئەم داستانانە سەفەرێکن بۆ زیاتر ئاشنابوون بە شۆڕش و نەبەردیەکانی بەردەوامی بزاوی بارزان. بێ گوێدانە هەڕەشە و بەڵێنە دەرەکیەکان و لە پێناو بەدیهێنانی ئاواتی لە مێژینەی گەلی کورد ڕێکەوتنامەی 11 ئاداری 1970 لە نێوان سەرکردایەتی شۆڕشی نەتەوەیی ئەیلول و حیزبی بەعسی عێراقی واژۆکرا. گشت ماف و داواکاریەکانی گەلی کورد لە بەڵگەنامەیەکی 15 خاڵیدا گونجێندران و ماوەی 4 ساڵ بۆ جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتن دیاری کرا. لە دواتر دەرکەوت ئەمە تەنیا پیلانێکی بەعسیەکان بوو بۆ خۆقایمکردن لە دەسەڵات و دەرباز بوونیان لەو بار و دۆخە سەختەی دوای کودەتا بەردەوامەکان تێیکەوتبوون و هەر لە بنەڕەتدا مەبەستیان پێدان و دانان بە مافی گەلی کووردا نەبوو. هێشتا ساڵێک بە سەرمۆرکردنی ڕێکەوتن نامەکە تێن نەپەڕی بوو نیشانەکانی پێشێلکاری بەعسیەکان دەرکەوتن. سەرەتا بە پاشگەزبوونەوە لە پێدانی ڕەگەزنامە بە کوردە فەیلیەکان و هەوڵەکان بۆ دەرکردنیان لە وڵات و دواتر هەوڵی تیرۆرکردنی ئیدریس بارزانی لە ڕێکەوتی 6 کانونی یەکەمی 1970 لە شاری بەغدا کە ئەمەیان تا ڕادەیەکی زۆر جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتنی پەک خست. دوایی سەرنەکەوتنیان لە هەوڵی تیرۆرکردنی ئیدریس بارزانی بەعسیەکان لەو ئاستە نەوەستان. ئەمجارە ڕاستەوخۆ هەوڵی تیرۆرکردنی سەرۆک مستەفا بارزانیاندا. دەستگای ئیستیخباراتی بەعس ئەو ڕێزە زۆرەی مەلا و مامۆستا ئاینیەکان لای سەرۆک مستەفا بارزانی هەیان بوو قۆستیانەوە و لە ڕێکەوتی 29 ئەیلولی 1970 دوو ئۆتۆمبیلی پڕ لە مەلایان ناردە بارەگای بارزانی. دوای گەیشتنیان بەهۆی ئەو ڕێزەی لێیان دەگیرا بە بێ پشکنین چوونە ژوورەوە. دوای کەمێک سەرۆک مستەفا بارزانی بۆ بەخێرهێنانی مەلاکان گەیشت و لە بەرامبەریان دانیشت. لە نێویاندا کەسێک کە جلی مەلایی پۆشی بوو بە ناوی ئیبراهیم خۆزاعی بۆمبای لەژێر عەباکەی شاردبووەوە و بەڕێکەوتە و کاتەی بۆمباکە بەخۆیدا تەقاندەوە چایچیەکەی بارەگای بارزانی بە ناوی شەریف کەوتە نێوان بارزانی و بۆمباکە و سەرۆک بارزانی بە موعجیزە لە تەقینەوەکە دەرچوو تەنیا بە سووکی بریندار بوو. چایچیەکەش شەهید بوو. 4 لەو مەلایانەشی کە دانیشت بوون هەر لەگەڵ تەقینەوەکە کوژران. هاوکات 2 شۆفێرەکەش کە لە دەرەوە چاوەڕێیان دەکرد دەستیان بە هاویشتنی ڕوومانە کرد و لەلایەن پێشمەرگەکانی بارەگاوە کوژران. دواتر یەکێک لەو ئۆتۆمبیلانەی بۆم ڕێژ کرابوو لەو کاتەی بۆی دیاری کرابوو تەقیەوە، بەڵام زیانی جانی نەبوو. بەم شێوەیە سەرۆک مستەفا بارزانی لە هەوڵێکی دیکەی نەزۆکی تێرۆرکردن ڕزگاری بوو. پەیوەندیەکان لەگەڵ بەعس ئەوەندەی دیکە بەرەو گرژی چوو. بەیانە 11 ئازارێ وەختێک و هاتیە ئیمزاکردن
مەلا مستەفای ئیمزا کرد وەختێک و لە مووسڵ لە مەقەڕێمەدای پاش هەیڤەک و تشتێکە لە پاش تەوقیع بەیانە 11 ئازار نیەتاوێ نەیا پاکیژ و ڕاست بوو لە سیاسەتا خۆ تو وەختدامە شعورە هەندێک کرد و لازمە ئەم حەزەرێ وەربگرین و هشیار بین لە دەستی حکوومەت عرباتی ننداتننا گوندت کردا و کردا دەردکەن سنجارش عینی تشت و نایەتە تحملکردن پیچ کوردەکێ و سیاسەتە دەوامێ بکە لە ماوەی ئەو 4 ساڵەی بۆ جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتن دیاری کرابوو حکوومەت کەم و زۆر خۆی لە جێبەجێکردنی زۆربەیان دەدزیەوە ئەوەشی جێبەجێشی دەکرد بە نیوەچڵی دەیهێشتەوە لەلایەن باسەوە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و پرۆسەی بە عەرەبکردنی کەرکووک خانەقین و شەنگال دەستی پێکرد با بۆردومانکردن و سووتاندن گوندەکانی ئەم ناوچانە لە کورد چۆڵ کرا و دواتر بە عەرەبی هاوردە پڕکرایەوە دەست بە دژایەتی و چەوساندنەوەی ئەندامانی پارتی لە ڕیزەکانی سوپا و ئاسایش و پۆلیس کرا و بە ناچاری بە هەزاران ئەندام دەستیان لە کارەکانیان هەڵگرت ئەو بڕگانەی پەیوەست بوون بە زمانی کوردی بەوەی لە ناوچە کوردیەکان لە پاڵ زمانی عەرەبی زمانی فەرمی و خوێندن بێ پشتگوێ خران و جێبەجێ نەکران دەستکرا بە مامەڵەی نابەجێ و فەرق و جیاوازی لە نێوان کورد و نەتەوەکانی دیکە لە کاتی ڕاپەڕاندنی کاروباریان لە فەرمانگە کارگێڕی و بەڕێوەبەرایەتیەکان دواترین و گرنگترینیشیان کە دیاریکردنی سنووری ناوچەی ئۆتۆنۆمی کورد بوو بە تایبەت دوای ڕێکەوتنیان لەگەڵ شیوعیەکان هەر بە یەکجاری کرایە بابەتی گەرمی نانەوەی کێشە و ناکۆچەکان سەرەڕای تەواوی پێشەلکاریەکانیان سەرۆک مستەفا بارزانی هەوڵی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ بەعسیەکان دەدا و داوای نێوەنگیری لە وڵاتە عەرەبیەکان کرد بۆ ئەم مەبەستە لە ڕێکەوتی 16 کانونی دووهەمی 1972 نوێنەری خۆی بۆ بینینی سادات ناردە وڵاتی میسر و دواتر لە ڕێکەوتی 23 هەمان مانگ نوێنەرەکەی بارزانی گەڕایەوە سووریا و لەگەڵ حافز ئەسەد کۆبووەوە و هەردوو وڵات بەڵێنی یارمەتی و نێوەنگیریاندا بەڵام هەوڵەکانیان بۆ ڕێخستنەوەی بارودۆخی سیاسی نێوخۆیی و دەرەجی لەسەر حسابی بەرژەوەندی لایەنەکانی دیکە بە هیچ شێوەیەک گزارشتیان لە نیازپاچی بەعسیەکان بەرامبەر بە کورد نەدەکرد و بابەتی جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتن لای ئەوان تەنیا مژوڵکردنی سەرکردایەتی کورد و دەستخستنی کاتی پێویست سەرەتای ساڵی 1972 ڕۆژنامەی ئەثەورە بە ناونیشانی ئەتتەئاخی پێنووسە چەپەڵەکان زنجیرە وتارێکی بڵاو کردەوە ڕۆژنامەی ئەتتەئاخی ناچار بوو بە زنجیرە وتارێک وەڵامیان بداتەوە هاوکات بەعسیەکان دەستیان کرد بە هەوڵی کڕینی ویژدانی سەرکردە و ئەندامانی پارتی و بە ڕێژەیەک تایدا سەرکەوتوو بوو ژمارەیەک فەرماندە و کادری پێشکەوتووی حیزب بە شێوەیەکی نهێنی چوونە ژێر باری داواکاری بەعسیەکان و لە شۆڕش و سەرکردایەتیەکەی هەڵگەڕان ئێرانیەکانیش بە ڕێگەی دەستگای هەواڵگری ساواکەوە بۆ ساتێک دەستیان لە ئاڵۆزترکردنی پەیوەندیەکانی شۆڕش و حیزبی بەعس هەڵ نەگرت لە یەکێک لە هەوڵەکانیان لە کۆتاییەکانی ساڵی 1970 هێڵی شەمەندەفەری کفریان تەقاندەوە و بە مل شۆڕشیاندا هێنا لە بەرامبەردا بەعسیەکان قایم مەقامی کفری و 5 لە هاوڕێکانی کە ئەندام و دڵسۆزی پارتی بوون دەستگیر کرد و ڕەوانەی قەسر و نیهایی کردن دواتر ساڵی 1974 هەموویانی لە سێدارەدا لە سایەی ئەو ڕێکەوتنەی لەگەڵ کورد کردبوویان بەعسیەکان خۆیان لە ڕووسەکان نزیک کردەوە و لە ڕێکەوتی 8 نیسانی 1972 لەسەر حسابی کورد پەیمان نامەی دۆستایەتی و هاوکاری لە نێوان هەردوو لادا واژۆ کرا ئەم لێک نزیکبوونەوەی عێراق و یەکێتی سۆڤێت جێگای نیگەرانی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکە بوو بۆیە سەرۆک مستەفا بارزانی لە پێناو بەهێزکردنەوەی پێگەی شۆڕش و قەرەبووکردنەوەی پشتێکردنەکەی ڕووسەکان ئەو هەوڵەی بۆ پشتگیری ویلایەتە یەکگرتوەکان لە شۆڕش کە لە ساڵی 1962 دەستی پێکردەبوو خەستر کردەوە و جارێکی دیکە
داوای یارمەتیدانی لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا کردەوە. لە مانگی ئایاری 1972 ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بڕیاریدا لە بەرامبەر پێگەی سۆڤیەت لە ناوچەکەدا پشتگیری ئێران بکات. سیاسەتی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و وەزیری دەرەوەی ئەو وڵاتە هێنری کیسینگەر لەم بارەیەوە ڕوون بوو بەوەی هەر وڵاتێک پەیوەندی لەگەڵ سۆڤیەتدا هەبێت دەبێت هەوڵی لاوازکردنی بدرێت. لە ڕێکەوتی سی ئایاری 1970 نیکسۆن سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکان سەردانی تارانی پایتەختی ئێرانی کرد. محەممەد ڕەزاشای ئێران داوای لێکرد حکوومەتەکەی جۆرە پەیوەندیەک لەگەڵ کورد دروست بکات. پەیوەندیەکەش لەژێر چاودێری ئێران دەبێت. شا دەیزانی هاتنەناوەوەی ئەمریکا بەو شێوەیەی ئەو داوای دەکات چارەنووسی شۆڕشی کورد دەخاتە ژێر دەستی ئەوەوە. لە ڕێکەوتی 22 حوزەیرانی ساڵی 1972 ژەنڕاڵ مەنسوورپور نامەیەکی شای ئێرانی بۆ سەرۆک مستەفا بارزانی هێنایە حاجی ئۆمەران. تایدا نووسرا بوو ئەمریکا ڕەزامەندی لەسەر یارمەتیدانی شۆڕش پیشانداوە. لە هەمان کاتدا داوای کرد شاندێکی پایەبەرز با مەبەستی وتوبێژ و دەستنیشانکردنی ئاستی پەیوەندیەکان لەلایەن سەرکردایەتی شۆڕشەوە بنێردرێتە تارانی پایتەختی ئێران. محەممەد ڕەزاشای ئێران هەرگیز لای سەرۆک مستەفا بارزانی جێگای باوەڕ نەبوو بەهۆی ناسەقامگیری هەڵوێستەکانی بەرامبەر بە کورد. متمانەی خۆی تەواو لای سەرکردایەتی کورد لە دەستدا بوو. بەڵام هەواڵی پشتگیری ئەمریکا بۆ شۆڕش کە چەند ساڵێک بوو کورد هەوڵی بۆ دەدا و ئاواتیان پێدەخواست بە تایبەت لە کاتێکدا کە یەکێتی سۆڤیەت بە ڕێکەوتنەکەی لەگەڵ باعس گشت هاوکاریەکانی لەسەر شۆڕش بڕی بوو. جگەل لە بڕواهێنان و چوونەوە ژێرباری داواکاریەکانی ئێران هیچ ڕێگەیەکی دیکەی بۆ سەرۆک بارزانی نەهێشت بوو. ساڵی 1970 سەرۆک مستەفا بارزانی لە دیدارێکیدا لەگەڵ ڕۆژنامەی واشنگتن پۆست دەڵێت: ئێمە بڕوامان بە شای ئێران نەماوە، بەڵام بڕوامان بە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هەیە. ئەمریکا گەورەترە لەوەی خیانەتمان لێ بکات. بارزانی هاوپەیمانی دۆستایەتی نێوان بەغدا و مۆسکۆی بە هەڕەشە بۆ سەر شۆڕش دەزانێت، بە تایبەت کاتێک یەکێتی سۆڤیەت بە پێشکەوتوترین چەکەکانی ئەو کات سوپای عێراقی پڕچەک کرد. سەرۆک بارزانی لە ڕێکەوتی 21 نیسانی 1972 لە دیمانەیەکیدا لەگەڵ ڕۆژنامەی فیگارۆی فەرەنسی لەم بارەیەوە دەڵێت: لێک نزیکبوونەوەی عێراق و یەکێتی سۆڤیەت لەسەر حسابی ئێمەیە. ئەو ڕێژەچەکەی لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە بە عێراق دەدرێت لە دژی ئێران بەکار ناهێنرێت. بۆ پێی سۆڤیەت پەیوەندێکی باشی لەگەڵ ئێراندا هەیە. هەروەها دژی ئیسرائیلیش بەکاری ناهێنێت. سەرڕای ئەو لێدوانانەی بەغدا لەم بارەیەوە دژی ئیسرائیل دەیدات، بەڵکو بەغدا ئەم چەکانە دژی ئێمە بەکاردەێنێت. لە ڕێکەوتی 26 حوزەیرانی ساڵی 1972 لەسەر داواکاری ئەمریکا و شای ئێران هەریەک لە ئیدریس بارزانی و دکتۆر مەحموود عوسمان وەک شاندی باڵای شۆڕش سەردانی تارانیان کرد و چاویان بە شای ئێران کەوت و لەگەڵ ڕیچارد هێڵمزی بەڕێوەبەری دەستگای هەواڵگری ئەمریکا CIA و کۆلۆنێل کێندش نوێنەری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا کۆبوونەوە. دوای ڕێکەوتن ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بە چەک و پارە یارمەتیەکانی بۆ شۆڕش دەست پێ کرد، بەڵام هەمووی بەنهێنی و بەڕێگەی حکوومەتی ئێرانەوە بوو. دوایین پێشێلکاری باسیەکان کە هەر لە سەرەتاوە پێ نەدەچوو نیازی جێبەجێکردنیان هەبوو بێت یاسای ئۆتۆنۆمی بوو. بە پێی ڕێکەوتنی 11 ئادار دەبوایە 4 ساڵ دوای ڕێکەوتنەکە جاری چۆنیەتی جێبەجێکردنی ئۆتۆنۆمی بدرێت. دوای چەند گەڕێکی گفتوگۆ
جددیترین کۆبوونەوە لەم بارەیەوە لە ڕێکەوتی 15 کانونی دووەمی 1974 ئەنجام درا. دواتر لا کۆبوونەوەی سەرۆک مستەفا بارزانی لەگەڵ شاندی دانوستانکاری کورد ڕێژەی داخوازیەکانی گەلی کورد بۆ یاسای ئۆتۆنۆمی دەستنیشان کرا و بڕیاردرا بە هیچ شێوەیەک سازش لەسەر کەرکووک و ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان نەکەن. ئیدریس بارزانی بە شاندێکەوە چووە بەغدا و ئەم هەڵوێستەی سەرکردایەتی شۆڕشی بە باسیەکان و سەدام حوسێن ڕاگەیاند و ژمارەیەک پێشنیازی چارەسەری بۆ خستنە ڕوو. لە بەرامبەردا باسیەکان داوا و پێشنیازەکانی شۆڕشیان بەلاوە ناو لە ڕێکەوتی 11 ئاداری 1974 تاکلایەنانە یاسای ئۆتۆنۆمیان لە ڕاجۆ ڕاگەیاند. یاسا ڕاگەیەندراوەکە پێچەوانەی ڕێککەوتن و خواستی گەلی کورد و سەرکردایەتی شۆڕش بۆیە بەتوندی لەلایەن سەرکردایەتی شۆڕشەوە ڕەت کرایەوە. ئیتر دانوستانەکان لەگەڵ حکوومەت بە یەکجاری وەستان. ئەم هەڵوێستە کوردانەیەی سەرکردایەتی شۆڕش بۆ هۆی ئەوەی لە تەواوی شار و ناوچە جیاوازەکانی کوردستان خەڵکی دڵسۆز و نیشتیمان پەروەر ڕوو لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی شۆڕش بکەن و بە گیان هەوڵی پاراستنی کیانەکەیان بدەن. باسیەکان دوای تەواوی پێشێلکاریەکانیان لە جێبەجێکردنی ڕێکەوتنامەی 11 ئادار و دوای ڕێککەوتن و پڕچەکردنی سوپاکەیان لەلایەن ڕووسەکانەوە لە ڕێکەوتی 26 ئاداری 1974 وەستاندنی وتوێژی لەگەڵ سەرکردایەتی شۆڕشیان ڕاگەیاند و تەواوی فەوجەکانی پاسەوانی سنوور واتە حرەس حدودیان هەڵوەشاندەوە. بە هەڵوەشاندنەوەی فەوجەکانی پاسەوانی سنوور ئیتر هیچ هیوایەک بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ و ڕێککەوتن نەمایەوە و لە کۆتاییەکانی مانگی ئادار تۆپخانەکانی سوپای ڕژێم تۆپبارانی ناوچە سنووریەکانی ئێرانیان دەست پێکرد و لە ناوەڕاستی مانگی نیسان هێرشی سەربازی بۆ سەر ناوچەکانی ژێر دەسەڵاتی شۆڕش دەستی کرد. لە ڕێکەوتی 15 نیسانی 1974 سوپای ڕژێم لە مووسڵەوە بە ئامانجی گرتنی بنکەی زاخۆ پێشڕەویەکانی دەست پێکرد. دوای شەڕێکی سەخت لە ڕێکەوتی 8 ئایار حکوومەت توانی بە ئامانجەکەی بگات و دەست بەسەر زاخۆدا بگرێت. لەم شەڕەدا هێزی عێراقی بە تایبەت فڕۆکەی تۆپۆلۆف 22 سۆڤێت دەورێکی باڵایان هەبوو. لە ڕێکەوتی 24 نیسانی 1974 فڕۆکە جەنگیەکانی ڕژێم بە چەکی ناپاڵم هێرشیان کرد لە سەر شاری قەڵاتزێ و بەردومانی ناوەندی زانکۆی سلێمانی کرد و بووە هۆی شەهیدبوونی 135 قوتابی و برینداربوونی دەیانی دیکە و یەک لەسەر چواری شارەکەش بە تەواوی وێران کرا. 2 ڕۆژ دواتر واتە 26 نیسان لەلایەن فڕۆکەکانی سوپای ڕژێمەوە دیسا بە بۆمبی ناپاڵمی قەدەغە کرا و بۆردومانی شاری هەڵەبجە و دەور و پشتی کرا و 43 کەس لە ئەنجامی ئەم بۆمبارانەدا شەهید کرا. 29 نیسان بۆردومانی پردی گەڵاڵەی کرد و 20 کەس لە ئەنجامی بۆردومانەکەدا لە ژێر وێرانەی پردەکەدا جانیان سپارد. بەهاتنی وەرزی هاوین هێرشی باسیەکان جارێکی دیکە دەستیان پێکردەوە. لە ڕێکەوتی 8 ئەیلولی 1974 هێزەکانی سوپا بە تانک و فڕۆکە چوونە سەر گەڵاڵە ڕەوان دز و حاجی ئۆمەران و لە ڕێکەوتی 19 ئەیلول بە ڕێگەی نێوان چیای کۆڕەک و بێخاڵ بە تانک و زرێپۆش
هێرش کرایە سەر ئەو ڕێگا گشتیەی کە ڕواندز بە بێخاڵەوە دەبەستێتەوە. لە ئەنجامدا هێزەکانی پێشمەرگە ناچار بوون بەرەو ناوچەکانی زۆزک، هەندرێن، گەروی عومەراغا و دۆڵی ئاکۆیان پاشەکشێ بکەن. دوایی ئەم هێرشانەی سوپا تاکە شوێنی استراتیژی کە بەدەستی پێشمەرگەوە مابوون، شاخەکانی هەندرێن و زۆزک بوون کە دەیان ڕوانیە سەرجادەی هەمڵتن. دووبارە هەڵگیرسانەوەی شەڕ لە ساڵی 1974 ژمارەیەکی یەکجار زۆر ئاوارەی لێکەوتەوە بەهۆی هێرش و تۆپبارانی گوندەکانی سەر سنوور لەلایەن فڕۆکەکانی ڕژێمەوە. هەزاران خێزانی کورد بۆ ناوچەکانی چۆمان و حاجی ئۆمەران کە بنکەکانی سەرکردایەتی پارتی و شۆڕشی لێبوو ئاوارە بوون. ئەمە ویستی حکوومەتی عێراقی بوو. لەلایەک دەیویست گوندەکان لە خەڵک چۆڵ بکات و ڕێگەل لە کارکردنیان لەسەر زەویە کشت و کاڵیەکانیان بگرێت، لەلایەکی تریشەوە دەیویست بە ئاوارەبوونی ئەم خەڵکە زۆرە پەستان بخاتە سەر سەرکردایەتی شۆڕش. هاتنی ئاوارەکان بەم قەبارە زۆرە بارگرانیەکی زۆری دروست کرد و سەرکردایەتی شۆڕش نەیدەتوانی پێداویستی ئەم هەموو خەڵکە دابین بکات و ئاسایشیان بپارێزێت. سەرۆک مستەفا بارزانی بە مەبەستی چارەسەرکردنی ڕەوشی نالەباری پەنابەران کە لە توانای سەرکردایەتی شۆڕش دەرچوو بوو، داوای یارمەتی لە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی و ڕێکخراوی ئاوارەکانی سەربان نەتەوە یەکگرتوەکان کرد تا یارمەتی ئاوارەی کورد بدەن. بەڵام ئەم ڕێکخراوانە بە بیانووی ئەوەی هۆکاری ئەم ئاوارە بوونە شەڕی ناوخۆیە و ڕێکخراوەکانی سەربان نەتەوە یەکگرتوەکان ئامادە نین هاوکاری قوربانیەکانی شەڕی ناوخۆ بکەن. ئەگەر حکوومەتی ناوەندی بە فەرمی داوای یارمەتی نەکات، بۆیە هەموو جۆرە یارمەتیەکی ئاوارەکانیان ڕەت کردەوە. لەسەر داواکاری سەرکردایەتی شۆڕش، حکوومەتی ئێران لە ڕێکەوتی 1 ئایاری 1974 دەرگای سنووری وڵاتەکەی بەڕووی ئاوارەکاندا کردەوە. ئاوارەکان دوای پەڕینەوەیان لە پیرانشار لەلایەن خەڵکیەوە پێشوازیان لێدەکرا و پاش گەیشتنیان لەلایەن حکوومەتی ئێرانەوە دەگوازرانەوە ئۆردوگاکانی شنۆ، ڕەبەت و زێوە. بەم شێوەیە بە هەزاران کوردی ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان ئاوارەی وڵاتی ئێران بوون و هەر لە ڕەزاییەوە تا ئەهواز بەسەر خێوەتگاکاندا دابەشکرن. باسیەکان دوای ئامادەکردن و پڕچەکردنی سوپا و بە یارمەتی ڕووسەکان لە ناکاو و پەلامارەکانیان دەست پێکرد و تا کۆتایی مانجی ئەیلولی 1974 دەستیان بەسەر زۆربەی ناوچەکانی ژێر دەسەڵاتی شۆڕشدا گرت. لە بەرامبەردا شۆڕژێڕانی کورد با سەرۆکایەتی ژەنڕاڵ مستەفا بارزانی لە پێناو داکۆچیکردن لە خاک و مافەکانی گەلی کورد جارێکی دیکە خۆیان ڕێکخستەوە و لە سەرەتای پاییزی ساڵی 74 شەڕ و نەبەردیەکانیان دژی باسیەکان دەست پێکردەوە. بە هەڵگیرسانەوەی شەڕ، چالاکی نهێنی و ڕێکخراوەیی چین و توێژە جیاوازەکان بۆ پشتیوانی شۆڕش دەستی پێکردەوە و لەلایەن خۆیەوە دەستگای هەواڵگری باسیش کەوتە ئاشکراکردن و گرتنی شانە نهێنیەکانی پارتی و شۆڕش. لەو نێوەندەشدا شانە نهێنیە 5 کەسیەکەی زانکۆی بەغدا کە لەیلا قاسم یەکێک لە ئەندامەکانی بوو گیران و ڕاستەوخۆ فەرمانی لە سێدارەدانیان بۆ دەرکرا. داوا لە لەیلا قاسم کرا وەک ئافرەت داوای پاکانە لە ئەحمەد حەسەن بەکر بکات تا سزاکەی بۆ سووک بکرێتەوە. بەڵام بەو پەڕی سەربەرزیەوە وەڵامی دانە و پێی گوتن: من لە یەک سەرۆک و یەک سەرکردە بەو لاوە کەس ناناسم داوای لێبوردنی لێ بکەم. شانازی بەگەلەکەی خۆم و خەباتی حیزبەکەمەوە دەکەم. هیوادارم خوا لێم ببوورێ بەوەی نەمتوانی ئەو ئەرکەی پێم سپێردرا بوو جێبەجێ بکەم. من ئامادەم بۆ مردن، هۆ داوای لێبوردن و بەزەیی لە هیچ جەلادێک ناکەم. شەوی 12 ئایاری 1974 بەعس
ڕق و قینەی لە بنەهاتووی بەرامبەر بەگەلی کوردی بەجەستەی نەبەزیوی کچە کوردێکی قارەمان و چوار لە هەواڵانی هەڵڕشت و نامەردانە بە پەتی سێدارەوە هەڵی وەسی. خوشکە لەیلایان پێشدا بۆ مردن ئەی لە بۆ سێدارە کۆمەڵی دوژمن بەڕووی سوورەوە بەیتاف لێدان بەرەو مەرگە چووە لە بۆچیان کێشەوەن ئازار مەردانە ڕێکردە مەیدان لە سەرزاری بوشەی کوردستان أي خدا حفيظ أي غوان من الشيء أي زرقة توان